بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد. بلراني برز خوش شويز بستراني أزيز لا ألقيك تلا ألقكاني أمشقري بازار ذا لخزمتها دين بابت يم جارما بريتيلا كرينو فروشتن لناو مزقوتا كان دا بيقومان خلقانك مان هلا مسلمان كرينو فروشتن أكن لناو مزقوتا كان دا أما بيقومان كاريشي الرقا بين دراو پیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام هر کسی که بینی لمزگوت اکرین و فروشنی اکر بلن لا ربحك الله خوای گوره سود و قازانز نرجع بسرته خوای گوره خیر نه نترید اما دعا کردن لو کسا بلگی لسروی کتوانی انجام داو ان المسجد لم تبنى لهذا مسجد بو مدروس نکراو مسجد بو نش کردن و قرآن خوندن و ذکری خوای پروزگار و بو نش کردن مسجد دروس کراو نک بو که معاملیت یاب کرد هر بۆیە بەڕێزان و خۆشەویستان کڕین و فرۆشتن ئەشیاکە بێتە ناو مزگەوت بیفرۆشیت جا ئەبین کە عەرەبانەیە کە سەعاتی مناڵانە فرۆشێ سەعاتی دەسە فرۆشێ یاد بۆ نمونە ناو مزگەوتە ئەبین کە زەیتونە فرۆشێ یان میوە ئەفرۆشێ ناو هەنێ مزگەوتە ئەمانەمان بینیوە ئەمە حرام و قەدەغەیە مزگەوت شوێنی معاملەکردن نییە نەک هەر کڕین و فرۆشتن بە عەمەلی بەڵکو معاملەکردن بە زمان تێیدا واتە دوو کەس لە مزگەوتێکان معاملە ئەکەن بەچەنە ئەیفرۆشی و بەوەندە نایفرۆش و خاترم بگرە و خاترم مەگرە ئەمە ناو مزگەوتە نابێ ئەمە حرامە هەر بۆیە مزگەوت نایە باسی تیجارەت و بازرگانی کردن و فرۆشتنی تیا بکرێ ئیلا تیجارەتی قیامەت نەبێ کە عیبادەتە قورئان خوێندنە فێربوونی دینی خوای پەروەردگارە جومعە و جەماعەتە احتیکافکردن لە مزگەوتەکان نوێژکردنی سونەت لە مزگەوتەکان مزگەوت بۆ عیبادەت دروست کراوە بەڵام دروستە بۆ کەسێک بیوێت معاملەیەک کردن و فرۆشتنی بکات پرسیار لە مامۆستای مزگەوتەکە بۆ نمونە باسی ئەو کردن و فرۆشتن ئەکات لە ڕووی حەڵاڵ و حەرامی ئەمە دینە ئەمە ڕێگە پێدراوە جا هەندێک لە زانان فەرمیانە ئەم دیواری سنووری مزگەوت کە ئەمە مزگەوت سیاج و دیواری هەیە لە دەرگاکە هاتیتە ئەم دیوە مزگەوت حسێ بکرێت نابێت کردن و فرۆشتنی تێ ئەنجام بدرێت کە ئەمان ئەحوەتتر و ئەولاترە کە ئینسانی موسڵمان خۆپارێزی بکات هەندێکیش فەرمیانە ناو حەوشەی مزگەوت پێی ناوترێ مەسجید پێی ناوترێ مزگەوت ئیلا ئەو شوێنە نەبێت ئەو دەرگای کە داخڵ ئەبێت بۆ شوێنی میحرابەکە واتە شوێنی میحراب کە مامۆستا وتاری تیادا مینبەرەکە لەوێ کە چووە ژوورە ئەو پێوترێ مزگەوت بەڵام لە کاتێکا کە ئەوێ قەرەباڵغ بوو خەڵک هاتە ناو حەوشەکە ئەوە ئێرەش هەمان حکمی ئەوێ وەرەگرێت بە هەر حاڵ خلاف لای زانان هەیە لەمەدا کە ئایا ئەمە بە مزگەوت حسێ بکرێت یاخود ئەوە مزگەوت حسێ بکرێت بە هەر حاڵەکەی ئینسانی موسڵمان پێویستە لەو سیاژی کە لە دەوری مزگەوتایە نێتە ناوەوە خۆپارێزی بکات بۆ ئەوەی کە نەکەوێتە ناو شوبهاتەوە یاخود بەرەو حرام نەڕوا و خەڵکیش لەوە زیادەڕەوی نەکەن بەڕاستی جاروایە بینیوان و بیستومانە کاتی قامەتی نوێژە خەڵکە سڵاو بۆ نوێژ کەسێک بە تەلەفۆن معاملە ئەکڕێ و ئەفرۆشێ ناو مزگەوتە ئەمەش حرامە هەر کەسێک بەو شێوازەی کرد ئەبێ دوعای لێ بکرێت دوعای شەڕی لێ بکرێت کە خوای گەورە بەرەکەت نەخاتە ناوکردن و فرۆشتنەکەتەوە هەروەکو چۆن مزگەوت و کەبەرەی مزگەوت حەڵال نییە بەکاربێنرێ بۆ شتی دۆزراوە یان شتێکە ون بووە ڕەحمەتی خواتان لێبێ مناڵێکمان لێون بووە یان ئاژەڵێکمان لێون بووە لە هەندێک لە ناحیە و لە دیەکانی ئەطراف شارەکان بەتایبەتی ئاژەڵێکمان لێون بووە هەر کاتێک گوێت لە بانگەوازێکی ئاوا بوو لە مزگەوتەوە کرا ئەبێت دوعای لێ بکەی بڵێ خوای پەروەردگار بۆت نەژێڕێتەوە شتێک کە ونت کردووە بۆچی چونکە مزگەوت بۆ ئەوە بینا نەکراوە هەندێک جار خەڵک هەیە ئاژەڵی لێون نەبێ بۆ نمونە شتێکی لێون نەبێ مناڵێکی لێون نەبێ ئەگەر مامۆستای بۆ نەکە عاجزە بێ با عاجز بێت مامۆستا گوناهبار نابێت لە سەیرە بەر ئەوی ناشەرعیەکە و ئەو ئەنجامی نەداوە منکەرە خراپەیە نابێ ئەنجام بدرێ بە هەمان شێوە یاخود بێگومان لە بەردەرگای مزگەوت دروستەکردن و فرۆشتن بکرێ جا میوە ئەفرۆشرێ ماسی ئەفرۆشرێ سەروپێ ئەفرۆشرێ ماس ئەفرۆشرێ هەر شتێک ئەفرۆشرێ مۆبایل ئەفرۆشرێ ئەشیاکانی تر ئەفرۆشرێن دروستە لە خارجی مزگەوت ڕێگە پێدراوە بەڵام کڕیارە خۆشەویستەکان فرۆشیارە بەڕێزەکان پێویستە ئاگادار بن هەندێک هەیە جاروای دین بۆ مزگەوت بۆ جەماعەت کە سەیرەکەین خەڵک هەیە بەلای میوە و هەنار و سێ و پرتەقاڵەکە دانیشتووە ئەوە خەڵک جەماعەتەکە ئەم نوێژ ناکە بۆی کە دوو دینار پێیاکە خۆ ئەگەر بێت و لەبەرکردن و فرۆشتنەکە ئەمانەکە ئەمە تاوانبارە بێ بەڕاستی خۆ ئەگەر بێت و هەر لە ئەسڵان نوێژنەکە باوەڕی پێ نەبێ هەر بێ باوەڕە ئەگەر بێت و لە تەمەڵینەی کە ئەو صاحب الکەبائر و تاوانی گەورەی کرد لە زینا و لە قەتل و لە ڕێگریکردن و چەتەییکردن و لە مەشروب خواردن گەورەترێکە تاوانەکە کەواتە زۆر تاوانێکی گەورەیە کە ئینسانی موسڵمان چی بکە ئەوە ئەنجام بدە کاتی نوێژە خەریکی ئەوەیە بە تایبەتی لە کاتی جومعەیە کاتێک کە بانگی جومعە درا کاتێک کە بانگی جومعە درا لە مزگەوتەوە واتە بانگی نیوەڕۆ پەروەردگارمان ئەفەرمێت
واز بێنن لە کردن و فرۆشتن. پەروەردگارمان ئەفەرمێت کاتێک کە گوێتان لە بانگی جومعە بوو فەسعەو ئیلا ذیکری الله وەذەڕوا البەیع، بێن بۆ ذیکری خوا، واتە بۆ گوێگرتن لە خوتبە لە وتار. ئەمەش بەڵگەی ئەوەی تایە کە وتارە بێت ذیکر بێت، بیرخستنەوەی خەڵک بێت، قورئان و سونەت بێت، تەوحید بێت، ئامۆژگاری خێر و چاکە بێت، نەک جنێودان و تەشهیرکردن بە خەڵکێک و ناوهێنانی خەڵک و ئابڕووبردننی خەڵک، یاخود هجوومکردن و کۆمەڵێک لە ئاژاوانانەوە لە وڵاتە. ئەمە ذیکری خوای پێ ناوت.